دکتۆر دیاری شێخ جەلال مامۆستای زانکۆ و ڕاوێژکاری دارایی لێرە لە ستۆدیۆ لەگەڵمان ئامادەیە. دکتۆر زۆر بەخێر هاتن. سەرەتا پێمان بڵێن کە ئەم وەرگرتنی پارەیە لەلایەن حکوومەتی عێراقەوە لە بانکەکان ئەمە ئاماژەیە بۆچی و بۆچی ناچار بۆ دەست ببات بۆ وەرگرتنی پارە لە بانکەکان؟ زۆر سپاس بۆ بینێرانی کورسات. تا ڕادەیەکی ئەتوانین بڵین وەرگرتنی پارە لە بانکە حکوومیەکان ئاساییە، دوجار چونکە وەزارەتی مالیە تەمویلی ئەوانی کردووە و ئەمانیش بۆ ئەوی موچەی فەرمانبەران بن پەنیان بردوتە بەر ئەوەی کە پارە وەرگرتنەوە، بەڵام وەرگرتنی پارە لەسەر لە بانکە ئەهلیەکان خۆی ئەمە بۆ خۆی کێشە دروستەکە کە ئەمە دەلالەتە لەسەرەوەی کە کوردهێنان لە بوجەدا هەیە بۆ پڕکردنەوەی ئەو کوردهێنانانە کۆمەڵی ڕێکار هەیە پێویستە بیگرێتە بەر لەوانە وەرگرتنی قەرزی نێودەوڵەتی و وەرگرتنی یارمەتی لەسەر ئاستی وڵاتان لەسەر ئاستی ڕێکخراوەکانەوە پاشانیش دوجار کە هەوڵی بۆ درێکە بۆ چارەسەرکردنی بنبڕکردنی ئەو کێشەیە پەنابەر نەبەرەوەی کە قەرز لەسەر بانکە حکوومیەکان و بانکە ئەهلیەکان وەربگیرێ. هەڵبەتە چەندێ وەرگرتنی قەرز ئاسان بێ، پلاندانان بۆ چۆنێتی دانەوەی ئەو قەرزە هێندە ئەرکەکە گرانترە. باشە دکتۆر، کەوایە ئێستا زووە بۆ ئەوەی بڵێن کە عێراق خەریکە ڕوبەڕووی قەیرانێکی داراییە بێتەوە مەبەستمەوەیە ئەمە کورتخایەنە یان دەری ئەخات کە کێشەیەکی پێکهاتەی دروست بووە؟ خۆی هەڵکەوتێ عێراق بەبێ قەیرانی دارایی بەسەرات هێپەڕ نابێ. هەرچەندە عێراق ئەبێ ئێمە ڕاستێ بڵێن لەسەر ئاستی نێودەوڵەتی دەکرێت بڵێن داراییکی باشی هەیە، چونکە یەدەگێکی زۆری زێڕی هەیە کە ئێستا وڵاتان گیرۆدەی ئەوەن کە چۆن بەدەستی بێنن و هەروەها یەدەگێکی باشی درایی بیانی وەکو دۆلار و یۆرۆ و پاوەنی هەیە. خۆی لە خۆیان ئەمە ئەتوانین وەکو فاکتەرێکی باشی سێریکەین کە لە ڕووی داراییەوە لەسەر ئاستی نێودەوڵەتی عێراق بەهێزە باشە، بەڵام نەبوونی سیستمێکی بانکی تۆکمە لەسەر ئاستی نێودەوڵەتی وای کردووە کە هەمیشە نیشانەی پرسیار و سەرسوڵمان لەسەر عێراق دابنرێت، بۆ لەبەرەوەی نەیتوانیوە لەسەر گۆڕانکاریە نوێ جیهانیەکان خۆی بگونجێنێ و لەم ئەتوانین بڵین بە ئەو پەڕی 5 ساڵە بێ کە پاش ئەو پاڵەپەستۆی کە لەلایەن فیدراڵ ریزەرڤی ئەمریکیۆ کرا سەر بانکی ناوەندی عێراقی وردە ئەوێ خۆی لەگەڵ بارودۆخەکە بگونجێنێ و خۆی هاوتەری بکاتەوە لەگەڵ ئەو گۆڕانکاریانە کە لەسەر ئاسی نێودەوڵەتی ڕوودەدات. مەبەستم باسی بانکی و داراییەکە لەسەر ئاسی نێودەوڵەتی ڕۆژانە ئێمە دەبینین گۆڕانکاری دەبێت پشت لە پارەی کاشەکرێت لە کاتێکە عێراق وابەستەی کاشە سیستەمی پارەدانی عێراق لەسەر بنەمای کاش بنیاد دراوە. ئەمە ئەرکێک و کارێکی زۆری وێ هەتاکو لە بازدانێک ڕوو بدات وا لە هاوڵاتیان وا لە فەرمانگەکان وا لە کەرتی تایبەت بکرێت کە لە گەورە بچوو کە بانکەکان ببێتە هۆی جێگیرەوەی کاش و پشت لە کاش بکرێت و ئیش و کارەکان لە ڕێی بانکەوە جێبەجێ بکرێت. باشە دکتۆر، وای داهێن کە ئەمە بابەتێکی کورتخایان بووە مانگی پێشە حکوومەتی عێراق دەستی بردووە بۆی کە پارە لە بانکەکان وەربگرێت. ئەگەر بێت و ئەمە دووبارە ببێتەوە ئەمە ئەتوانین بڵین ئاماژەیەکی خراپە مەبەستمەوەی سنووردارە، ئەمە ئەتوانە حکوومەت هەرجارێک ڕوبەڕووی کورتێنان بۆ یەکسەر دەست بات بۆی کە پارە لە بانکەکان وەربگرێت؟ بە تاکید ئاماژەیەکی خراپە، وەکووتمان ئەگەر یاسای پرۆژە یاسای بودجە وەکو خۆی جێبەجێ بکرێت، چونکە ئێمە چەند جارێک باسمان کردووە کە پلانێکی تەوزیحی خەمڵێنراوە کە پێمانەڵێ چەندێ داهات هەیە و چەندێ خەرجی هەیە لەسەر تۆ لەسەر بنەمای داهاتەکانت پەنابێتە بەرەو خەرجانەی کە هاتە. بۆیە لە ئێستادا ئەگەر چەند جارێک یاخود چەند ساڵێک یاخود چەند جارێکی تر دووبارە بێتەوە کە دەست بدرێ بۆ پارەی بانکە حکوومیەکان، ئەو کاتە ئەبێ بە شوێن هۆکارە جدیەکانی ئەمەدا بگەڕێ. ئایا نەقسی کاشە یاخود بێپلانیە لە جێبەجێکردنی پرۆژە یاسای بودجە هەرچەندە ماوەی ساڵەکە بێ لە ژێر چارەسەر و تعدیلات هەیە
هەتا ئەسە نەکەوتۆ سەرپێ خۆی و وەکو پلانێکی دارایی بتوانێت سێر بکرێت و کاری لەسەر بکرێت. ئەمانە هەمووی هۆکارە بۆی کە حکوومەت پەنابەرێتە بەرەوەی کە پارەی بانکەکان بەکاربێنێ. وەکوتم هۆکارەکانی ئەبێ چۆن نەخۆشیێک دەچێتە لای پزیشکێک بۆی نەخۆشەکەی بۆ دیاریکە پاشان چارەسەرەکەی دەدرێتێ. ئەمیش بەم ڕێگەیە هەتاکو ئێمە نەزانین دقیقەن بە وردی بزانین لەکوێ خەلەلەکە هەیە ناتوانین کۆمنتی تەواوەتی لەسەر بابەتەکە بدەین. ئەی باشە دکتۆران پارەیە کە لە بانکەکان هێنراوەتە دەرەوە بۆ موچەی موچە خۆران بۆ نمونە هەر تەنها بانکی ڕافدەین 20 تریلیۆن دینارە پارەی کەم نییە. ئەمە کاریگەری لەسەر هەژماری ئەو هاوڵاتیانە دروست ناکە کە لای ئەو بانکانە هەژماری بانکیان هەیە و پارەی لایەوە بانکانەیە. بە دڵنیاییەوە بەڵێ چونکە پارەی ناو بانکە حکومیەکان دەکرێت بڵین بەگشتی دوو سەرچاوەیە، یان ئەوە تا وەزارەتی دارایی تەمویلی کردوون یاخۆ دەوێت کە پارەی خەڵکە و لە لای بانکەکان داناوە وەکو هەژماری جاری بێ یاخۆ تەوفیر بێ یاخۆ وەدیعی سابتە بێ بەم جۆرانە داناوە کە یاخۆ دەتوانین بڵێن ئەویش بە هەر بەڕاستەخۆ بێتەوە بە پارەی هاوڵاتیان ڕەنگە لە بری ختاب زەمان وەرگیرا بێ یاخۆ ئەحتیمادی مستەنەدی وەرگیرا بێ. هەموو ئەمانە بەداخەوە ئەم مصەلحاتانە پێویستەکە بە عەرەبی بڵێم چونکە بە کوردەکەی ئاڵۆز دەبێ یاخود تێگەیشتن لی کەمێک ئەستەمە بێ. ئەم خزمەتگوزاریانە لە بانکە زۆر پێشکەشەکرێ و کاتێ پێشکەشی چەکرێ پێویستە لە بەرامبەریە گەرنتیەکی بێت تامیناتێکی بێ کە بانکەکان وەرەگرێ. بۆیە هەندێک جار بانکەکان بۆ پەنابردنە بەر ئەوەی کە کاش پڕکەنەوە پەنابەنە بەر ئەم پارانە وەک چۆن کە ئێستا حکوومەتی عێراقی دەستی بردو بۆ ئەم پارانە. ئەی باشە دکتۆر بابەتێکی ترکە لێرەیە چەند مانگێک کە ئەنی لە سەرەتای مانگی یەکەوە با بڵێ زۆر گەرم بووە لە عێراق ئەم بابەتی سیستمی ئەسیکۆدا بەرزکردنەوەی باجە گۆمرگیەکانە. بێگومان سیستمی ئەسیکۆدا زین شتێکی جیاوازە لە باجە گۆمرگیەکان بەڵام حکوومەتی عێراق هاوکات لەگەڵ ئەسیکۆداکە باجەکانیشی سەپاندووە. ئەمە هەندێک گۆڕانکاری لە بازاڕەکانە دروست کردووە بە هەرێمی کوردستانیشەوە دینار دابەزیوە نرخی کاڵاو شمەک بەرز بووەتەوە. ئێوە ڕاو بۆ چوونتان چیە لەم بارەیەوە ئەگەر عێراق پەیڕەوی نەکات ئەبینین کە کاریگەری هەر هەیە پێتان وایە بەرفراوانترە بە کاریگەریەکانی؟ بەڵێ کاریگەریەکانی زۆر فراوانترە بێ و ناشتوانێت جێبەجێ نەکا. وەک چۆن چەند ساڵە پێش ئێستا فیدراڵ رزێروی ئەمریکی داوای کرد کە پارەی موچەی فەرمانبەران و خانەنشینان لە ڕێی بانکەکانەوە ینی بکرێ بە شێوازی بانکی و دیجیتاڵی. ئەمەش پرۆژەیەکی تری ئەمریکا بەسەر حکوومەتی عێراقا کە دەیەوێت لە ڕێی سیستەمی ئەسیکۆداوە کە تایبەتە بە گومرگ و خاڵە سنووریەکان واتە دەواازە سنووریەکان چ ئەوەی کە لەسەر سنوور بێت چ فڕۆکە خانەکان بێت ئەم سیستەمە لە چەندین وڵاتی جیهاندا پەیڕەو دەکرێت کە وابستەی نەتەوە یەکگرتوەکانە بۆ ئەوەیە کە بزانرێت ئایا بە فعلی چەندێک کاڵا دێتە ئەم وڵاتەوە و ئەم پارانەی کە بەنای ئەم کاڵانە دەڕاتە دەرەوە بڕەکەی چەندێکە. لەبەرەوە ئەسیکۆدا ئەتوانم بڵێم دێوەزمەیەکە کە ڕوبەڕووی حکوومەتی عێراقی بۆ چونکە هەڵکەوتەی سروشتی وڵاتی عێراق ئەوەیە کە کەمتر حەز بە سیستم ئەکات. بۆیە کاتێک تۆ ئیجبارێکی سیستمێک بەکاربێنی ئەمە جۆرێک لە جۆرەکان پەشێوی و شێواوی لەناو بازاڕا دروستەکە. بووەک دەبینین ئەسیکۆدا سیستمێکی هێندە خراپنی نیشە بەڵام وەکووتمان دەبێتە هۆی ڕێخستنەوەی ئەم بڕەپارانی کە بەرەو شوێ چێ و بە فعلی وڵاتی کۆکو عێراق چەندی پێویستی بۆ کاڵانەیە کە دێتە ناوە. بۆیە هەڵەکە لە جێبەجێکردنیاتی لە شێوازی جێبەجێکردنیەکەیەتی کە ژێرخانێکی دیجیتاڵی وامان نییە ژێرخانێکی مرۆیی وامان نییە کە بتوانێت لەگەڵ ئەم گۆڕانکاریە خۆی بگونجێنە و خێرا خۆی هاوتەری بکاتەوە کە بە جۆرێک بێ کە کاری بازرگانان و کۆمپانیاکان و هاوڵاتیان ئاڵۆز نەکات. هەر بۆی وای کردووە ماوەیەکی باشە چەنەها کۆنتێنەر و کاڵا لە دەواازە سنووری و خاڵە گومریەکانە کۆبوونێتەوە کە ڕێگە پێدانیان پێ نەکراوە کە بهێنرێتە دەرەوەی
ئەو خاڵانە وای کردووە بە هەمان شێوە بارگرانێکی تری دروست کردووە ئەبێ پارەی کریمانەوەی ئەم بارانە لەوێ بدرێت کە ئەمە جارێکی تر خەرجێکی تر لەسەر بازرگانان هەندێک بازرگان و کۆمپانیای تریژ وا دەبینن کە جێبەجێکردنی ئەو سیستەمە کارێکی زەحمەتە کاتیان لێگرێ بارەکانیان قفڵە بێ لەبەرەوە پەنابە نەبەر ئەوەی کە لە بازاڕی ڕەشدا پەنابەن نەبەر ئەو دۆلاری کە ڕۆژانە پێویستیان بۆ لە مامەڵە بازرگانەکانیاندا. زۆر باشە دکتۆر باسێکی بودجەی 2026مان بۆ بکەن. پێتان وایە کە خۆی ئەم ساڵ کورتێنان دانی ساڵی ڕابردوو با بڵێن کورتێنان دروست بوو بەڵام پێشبینیەکان بۆ ئەوەیە کە لە ماوەی 2026 کورتێنانەکان زیاتریش ببێت. ڕەنگە هەرێکێک لە هۆکارەکان کە دەستبرا بۆ بەرزکردنەوەی باجەکان یەکێ لە هۆکارەکان ئەوە بەیانی ئاسانترین ڕێگەی بۆ فرەچەشنکردنی ئابووری وڵات. پێتان وایە کە ئەم کورتێنانە زیاتر بێ لەم ساڵە پێشبینیتان چیە بۆ بودجەی 2026؟ خۆی عێراق هەمیشە لە هەوڵی ئەوەدایە کە داهاتەکانی زیاکە بەداخەوە بەشی زۆری داهاتی عێراق پشبەستنە بە نەوتی فرۆشراو. داهاتی نانەوتی زۆر کەمە هەرچەندە هەوڵ دەدات کە زیای بکات بەڵام ئاستەنگی زۆر بێتە پێشەوە. سێرەکی بەهای دینار دائەبەزێت، سێرەکەی ئەسی کۆداوەکو خۆی جێبەجێ ناگرێت، سێرەکەی تاریفی گومرگی زیاد ئەکات لە کاتێکا بازاری لێداخەن وەک بینیمان لە هەفتەی پێشوودا بەشێک لە دوکاندارەکان وەکو ناڕەزایەتیەک واتە دەسرەبات بۆ هەر دەرمانێک بۆ ساڕەشکردنی برینەکەی سێرەکەی وەکو پێویست ناگاتە شوێنی خۆی. بۆیە چاوەڕوان کراوە کە جارێکی تر لە عێراقدا پرۆژە یاسای بودجەی 2026 تووشی کورتهێنان ببێت چونکە وەکووتمان ئەو پلانانی کە دایەنێن ژێرخانەکەی تاوا نییە پێشبەختە دیراسێکی زۆر باشی بۆ نەکراوە. سێرەکی زۆرێک لەو پرۆژە یاسانە کە دەکرێت بە ئەمری واقع بەسەر هاوڵاتیان و بازرگانە و خاوەن کۆمپانیەکانە خواستی خودی دەوڵەتێکی وەکو عێراق نییە بەڵام دەوڵەتێکی زلهێزی وەکو ئەمریکا زۆری لێکا کە ئەمانە جێبەجێ بکات بۆ لەبەرەوەی پێی وایە پێویستەکات ئەم ئاڵۆگۆڕانە ئەم کار و چالاکیانە ببێتەوە بە سیستەم. بۆیە جێبەجێکردنی ئەم هەموو ئەم سیستەمەوە سیستەمانی تریش کاتی پێویستە هەتاک و هاوڵاتیان و بازرگانان و خاوەن کۆمپانیان لەگەڵ سروشتی و واقعی ئەم گۆڕانکاریانەیە خۆیان بگونجێن. سپاس دکتۆر دیاری شێخ جەلال مامۆستای زانکۆ و ڕاوێژکاری دارایی گفتوگۆیەکی چێژبەخش و پرزانیاری بوو. سپاس بۆیەوەش.